ولا بيبر استاذ عمود عن راني ليرة او نوعي او نوعي باشتركات اي بوليدان اي کو بەرەبەرەتی پۆلیسی دارستانی سۆران و هەر یەک لە بەش و بنکەکانی سەر بە بەرەبەرەتی پۆلیسی دارستانی سۆران هەڵسان بە چاندنی نەمام وەک ساڵانی ڕابردوو و هەروەها ئەو ساڵە گوندی گێرخیوەتمان هەڵبژارد بۆ چاندنی نەمام و دەواڵە هەموو هاوڵاتیانی دەوەری ئەو دیانە و شارۆچکەکە ئەو گوندانەی لێرە دەکەن کە ئاگادار بن بۆ دارچاندن یعنی ئاودانی دار و پاراستنی دار دوو ئامانجمان هەبوو لە چاندنی ئەو نەمامانەدا لە گۆڕستانی گرخیوەتی باڵەچان یەکەمیان چاندنی ئەم نەمامانە و ئاوەدانکردنەوەی بۆ سێبەر و بۆ ئەوەی لە هەر کاتێکی پێویست کە خەڵکەکە بتوانێت لە ژێریدا بحەسێتەوە بە تایبەتی لە هاویناندا دووەم دروستکردنی بیرۆکەی ژیاندنەوەی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی هێشتا بە تەواوی ئەوە نەبووتە کەلتورێک لە ناو ئێمە کە ئێمە بتوانین هەرێمەکەمان بژێنینەوە هەتاوەکو ئێستا ئەوە بابووکە ژینگەکەمان لە ناو ببین زیاتر مەبەستمان ئەو بیرۆکەیە بۆ دروستکردنی ئەو بیرۆکە لایەن تاکەکانی ناوچەی باڵەچان و هەموو هەرێمی کوردستان بەگشتی